ئاستی زانیاریە ئاینیەکانت چۆنە؟ ئێمە پرسیار دەکەین، ئێوە وەڵام بدەنە و دەبنە خاوەنی خەڵاتی کۆباس. چەند جار ناوی ئەحمەد کە ناوی پێغەمبەر موحەممەدە درودی خودای لەسەر بێ لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ یەک جار هاتووە. دە باشە. یەک جار لە ئەحمەدا یەک جار. دڵنیایت؟ بەڵێ 100%. سڵاو لێ بێ خاتون. سەرچاسپاسەکەم گیانەکەمە ڕەمەزانە لێ پیرۆز بێ. ئێوەش پیرۆز بێ لەسەر جەمع موسڵمانانی کوردستان. وڵا پێم بڵێ چۆن تێپەڕێ بۆ تۆ؟ الحەمدولله سپاس بخوا زۆر زۆر سپاس بۆ خوای گەورە. لەخوا بەزیاد بێ. پرسیارێکمان ئامادە کردووە لە کۆباس. ئەگەر وەڵامی پرسیارەکە زانی ئەبیتە خاوەنی خەڵاتی کۆباس. باش. ناوی ئەحمەد کە ناوی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێت چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ لێگوشەیە. ئەستی زانیاری ئاینیەکانت باشە؟ الحەمدولله باشە. دڵنیایت؟ بەڵێ 100%. 100%. بەڵێ. کەواتە خوێنەرێکی باشی قورئانیشی. بەخوا کەم. کەم. بووی تا خاوەنی خەڵاتی کۆباس و وەڵامەکە زۆر ڕاستە. سپاسەکەم سەرکەوتوو بەڕێز. سڵاو لێ بێ دایک. سڵاو لە تۆش بەڕێزم. ڕەمەزانە لێ پیرۆز بێ. لە ئێوەش پیرۆزکە. پێم بڵێ چۆن تێپەڕێ بۆ تۆ؟ وەڵی باشە الحەمدولله. هیلاک دیاری. ئەرە وڵات چونکە شەکرێمەوە. ئەرە وڵات گرتی لە یەکم نییە تر باش. ئینشەڵڵا خواشفای بەخێر. سپاس سەلامەت بێ. ئێمە لە کۆباس پرسیارێکی ئاینیمان ئامادە کردو. ئەگەر وەڵامەکە زانی ئەبی تا خاوەنی دیاری لە جۆڵەی ڕەسەن. ئاستی زانیاری ئاینەکانت چۆنە؟ باشە ئینشەڵڵا. باش. چەند جار ناوی ئەحمەد کە ناوی پێغەمبەر موحەممەدە درودی خودای لەسەر بێ لە قورئاندا هاتووە؟ مەبەستمە بە ئەحمەد چەند جار هاتووە؟ چەند جار هاتووە؟ بۆ خوای زۆر ئەویان نازانم. ژمارەیەکم پێ بڵێ بەڵام ژمارەیەکی کەمم پێ بڵێ. دە باشە. زۆر 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 وەرە خوارەوە. 4. زۆر کەمترە. 2. کەمتر. 1. باش. پێم خۆشە خەڵاتەکەت پێ بەخشم بەڵام ئەمە هەر زانیاریەکە کە پێشتر نەزانی و ئێستا زانیوتە بووی بە خاوەنی شیرینی جۆڵای ڕەسەن دەستە خۆش و زۆر سپاس. سلام علیکم چۆنی مامەگیان؟ مفتاح الكلام السلام پیغمبر فرمی صلاة بك أنزل قصد دعاء بك. لەناو قورئانە لە سەرەتای قورئان تا ئاخیر چەند جار ناوی پێغەمبەرمان بە ئەحمەد هاتووە؟ چەند جارێک هاتووە بە ئەحمەد. بە ئەحمەد. بە محەممەد نا. بأحمد هاتووە. فاسمه أحمد ومن بعد اسمه أحمد. باشە کەواتە چەند جار؟ یەک جار هاتووە. یەک جارەوە مامەش زانی. أنا أو جيلم. تيجي بلام لسر زمين محمد الأمينة. سڵاو لە بێدایگیان. سڵاو لە خۆشتان زۆر. ڕەمەزانە پیرۆز بێ. ڕەمەزان لە خۆشتان پیرۆز بێ. پێم بڵێ چۆن تێپەڕیوە ئەماوەی بۆی؟ لەخوا بەزیابە حەمد و سەنا بۆ خوا زۆر باش. هیلاک دیاری. والله جا خۆم نەخۆشم کە بە ڕۆژوش بێر هیلاکی. یاخوا قبوڵی کا و هەموو کات لە ئێوەش لە ئێوەش ئینشاءالله لە هەموو پرسیارێکمان ئامادە کردووە. ئەگەر وەڵامی پرسیارەکە زانی ئەبیتە خاوەنی خەڵاتی کۆباس کە لەلایەن شیرینی جۆڵای ڕەسەنەوە بۆمان دابین کراوە. چەند جار ناوی ئەحمەد کە ناوی پێغەمبەر موحەممەدە درودی خودای لەسەر بێ لە قورئانی پیرۆزدا هاتووە؟ چەند جار. ئاسانکاریتان نییە؟ بیری لێ بکەرەوە ژمارەیەکم پێ بڵێ منیش هاوکاری دەکەم. یەک جار. خۆ دەیزانی هاوکاریت ناوێ. زۆر سپاس دەستە خۆش بێت. زۆر سپاس. زۆر سپاس. دەستان خۆش بێت. حەزێتان کێشە دەستان خۆش بێت. زۆر الله